لە 1/12 ساڵی 2008 ڕێک 12 ساڵ لەمەوبەر کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی دەستی بە پەخشی یاسایی خۆی کرد. لەم ڤیتێدا شێوازی کارکردن لە کەناڵەکە و چەند بەشێکی کەناڵی ئاسمانی پەیام بەسەر دەکەینەوە. ئێرە ژووری کۆنتترۆلی کەناڵی ئاسمانی پەیامە. لێرەوە بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام پەخش دەکرێت، دەچینە ژوورەوە بزانین شێوازی کارکردنی کارمەندان لێرە چۆنە. سڵاوتان لێبێ. ئەمە بەڕێز عەبدولخالق سیوێلی دەرهێنەری کەناڵی ئاسمانی پەیام. کاک عەبدولخالق سڵاو لێبێ. پێمان بڵێ پەیامی بەڕێزتان لە یادی 2 ساڵەی کەناڵەکەدا چییە؟ پیرۆزبایی خۆم لە بەڕێبەری گشتی تۆڕ میدیایی کۆمەڵ بەڕێز حاج فاروق و هەموو کارمەندان و هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە 12 ساڵە بەیەکەوە ئیشەکەین. 12 ساڵە بەیەکەوە هیلاکە بین، بەیەکەوە کارەکانمان ئەنجام دەدەین. ئەوەی کە زۆر گرنگە بەلامەوە هەم بۆ خۆم و هەم بۆ هەموو هاوکارانم هیوادارم بەردەوام بین. ئێرە ئەستودیۆی هەواڵی کەناڵی ئاسمانی پەیامە. وەک دەبینن بێژەری وەرزش کاک پێشەنگ خۆی ئامادە دەکات بۆ هەڵەوەرشیان. پێشەنگ سڵاو لێبێ. پەیام بەڕێستان چێ بۆ 2 ساڵی کەناڵی ئاسمانی بەناوی خۆی گەورە پیرۆزبایی لە خۆم و لە تاوی سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەمە خوازم توانی بێتمان لە چەند ساڵی ڕابردووە خزمەت بگەێنین و وەکو بەشی وەرزش ئەخوازین لە داهاتوودا جیاوازتر لەوەی کە پێشوو دەرکەوتوین دەربکەوین تاکو و خزمەتی زیاتر بە بینەرەکانمان بکەین. زۆر سپاس بۆ کاک پێشەنگ. دیارە پاشکەمێکی دیکە هەواڵە وەرزشەکان ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پەخش دەکرێت بۆ بینەران. بەناوی خی گەورە بێتا سڵاوتان لەبێ خۆشەویستانم لە پەیامەوە ڕاستەوخۆ یەکەمین تیرۆپشکی یۆرۆی 2020 ئێرە ژووری بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیامە. لێرەوە ستافی ئامادەکاری بەرنامەکە خەریکی ئامادەکردنی بەرنامەی سبەینێن. سڵاوتان لێبێ. ڕێنە کاک ڕیاز کاریاز سڵاو لێبێ. پەیامێکی کورتمان پێ بێ لە 12هەمین ساڵی کارکردنی کەناڵی ئاسمانی پەیامدا. من سەرەتا شانازی یەکەم کە کارمەندێکم لە کەناڵی ئاسمانی پەیام و مای شانازیمە کە ئەگەر توانە و ورە و بەهرەیەکم تیا بێ لە کەناڵەکەی سەرفی بکەم. لێرەوە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی تەواوی بینەرانمانەکەم. ئێرە ئارایشگەی کەناڵی ئاسمانی پەیامە. لێرەوە میوانەکان و بێژەرەکان و پێشەشکارەکان ئامادە ئەکرێن بۆی کە بشنە سەر شاشەکە. شوان سڵاو لێبێ. پێمان بڵێ پەیامێکی کورتی بەڕێستان بۆ 12 ساڵی کەناڵی ئاسمانی بە بۆنە یادی 12 ساڵەی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایی سەرەتا لە تۆکە بوو سەرجەم کارمەندە بەڕێزەکانی کەناڵی ئاسمانی پەیام. هیوادارم ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بێ. ئێرە ناوەندی هەواڵی کەناڵی ئاسمانی پەیامە. گەشتی هەواڵەکان لەم ژوورەی پشتنەوە ئامادە دەکرێت. ئێمە ڕێنە ژوورەوە بزانین ژووری هەواڵ لە کێ پێک دێت و لێرە چۆن گەشتی هەواڵەکان ئامادە دەکرێت. پێکاسەر بە سڵاو لێبێ. پێم بڵێ بە کورتی پەیامی بەڕێستان لە یادی 12 ساڵی کەناڵی ئاسمانی پەیامە چییە؟ لە ساڵڕۆژی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیامە یەکەم شت پێم خۆشە پیرۆزبایی خۆم لە یەکێ بە یەکەی ڕۆژنامەنووسانی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەتی ڕۆژنامەنووسانی ژووری هەواڵ بەشی هەواڵی وەرزشی و بەشی هەواڵی سیاسیش و سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام هەتا ئەگاتە ستاف و بەڕێوەبەری پەیام. هیوایی ئەوە ئەخوازم ساڵی نوێی کارکردنمان ساڵی بەرهەمی زیاتر و ساڵی تێپەڕینی و ئاسەنگانە بێ کە لە ڕابردوودا هاتوتە ڕێگەی کارکردنی ئێمە. زۆر سپاس بۆ کاک سەربەست. بەڕێزان ئێرە ژووری هەواڵی کەناڵی پەیامەوە ئاماژەم پێکرد پێشتریش هەرسێ گەشتی هەواڵ و بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیام کە بەرنامەیەکی سیاسی و شرۆڤی ڕووداوە سیاسیەکان دەکات لێرەوە ئامادە دەکرێت. کارمەندەکانی کەناڵی ئاسمانی پەیام بە شەونخۆنی و لە خۆبردووی و ماندوورەناسی توانیویانە پارێزەری دروشمەکانی
ڕاستی و ڕاشکاوی کەناڵەکەیان بن ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی